ئێوە ئەکەم و سپاسی خێرخوازان دەکەم لە لای هەموو لایەکەوە کە من خۆم نەخۆشی ژێر پەنجەمە لە خستخانەی هیواوە نراومەتە دەرەوەی وڵات. سپاسی خێرخوازان ئەەکەم. ئێستاش کوڕەکەم هەروە خاوەن پێداویستی تایبەتە. زۆر سپاسی کەناڵی بەخشینی شەکەن کە هاوکاری هەموو کەسێکەکەن بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. داوا لە خێرخوازانەکەین ئەوەی هەیەی لە توانایەتی هاوکاری خەڵکی کەم دەرامەت و کەم دوانا بکەن هەلێکی زۆر باشە بۆ ئێستا دەتواناتان بۆ سبەینە بێتە جەزا قیامەتتان ئینشاءالله. خی گەورە بە هەمووی ببەخشێ و زیاتر لەو دنیا بێتان باتەوانێ ئینشاءالله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بە خوای گەورە ئەم جارشکە بە دیداری برانی بەخشین بەخشاد بووینەوە کە بۆ یەکەم جارمان بەناوی ئەندامانی دەستەی باڵای ڕێکخراوی ڕۆشناییەوە سوپاس و پێزانینمان بۆ ڕێکخراوی بەخشین کە هەموو ساڵێک دەیان نابینایی ئەم ڕێکخراوی ئێمە بەسەر دەکاتەوە بە هاوکاری خوای گەورە لە چاکۆ پاداشتەکانتان زیادکە باخە لە باخەکانی بەهەشت بەنسیبی یەک بە یەکەتان بکە. بەڕاستی ئێمە وەک ڕێکخراوی ڕۆشنایی دەستخۆشیتان لە یەکەین سوپاسان دەکەین. نابینایەن ئێمە بەڕاستی زیانێکی قورسە وەکو کەمەندام نێ بتوانێت ئیشێ بکە. هەر چاوەڕێی ئەوەیە و ناشکری ناڵم حکوومەتەکەشمان حکومەت نییە. بەڕاستی ئێمە چاوەڕانی ئەو خێرخوازانەین کە هاوکاریمان دەکەن لە لە جێگەیەکی زۆر خێرخوازی شاری سلێمانیە خۆمانە بینەوە کە دەستگای بەخشینە یاڕەبی خوای گەورە سەرفراز و سەرکەوتیان کە هەر لە کاک شێخ فەخرەدین و یەکە بە یەکەی کارمەندانی ئەم ڕێکخراوە ئازیز و خۆشەویستە بەڕاستی هەموو ساڵێ وەکو قەڵایەکی زۆر گەورە لە پشتی ئێمە بوون. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی تایبەت بە نابینا زۆر سپاسیانەکەین دەست و چاویان ماجەکەین. بەڕاستی عامیلی خێر بوون بە ئێمە داواکەین کە ساعتی خێرخوازەکانی شاری سلێمانی دەوروبەری ئێوەش پشت و پەنای ئەم ڕێکخراوە ئازیزە بن چونکە ئەم ڕێکخراوە زۆر پشت و پەنای ئێمەیە. ئەم ڕێکخراوە بۆ بەڕووناکی چاوەکان بۆ ئێمە هیوادارین ئێوەش ببن بەڕووناکی بۆ ئەم ڕێکخراوە ئازیزە چونکە ئەم ڕێکخراوە بە ئامانەتەوە شتەکانی خۆی ئەگەیەنێت. ئێمە یەکە بە یەکە دەست و چاوی یەک بە یەکەم کارمەندانە ئازیزە ماچەکەین و خوای گەورە سەرفراز و سەرکەوتیان کا بۆ هەموو لایەکیان زۆر سوپاسانەکەین. ئازیزان خۆشەویستان بۆ چەند جارێک ئەم دەستگا بەرز و بەڕێز و خۆشەویستانە ئەم دەستە پاکانە کە لە ئاوێنەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگی یاوەتەوە کە فەرمێ المسلم سلم المسلمون من لسانه ويده ئەوەندەی ئێمەی خاوەن پێداویستی تایبەت ببینین و چاومان لە کارەکانیان بێ الحەمدولله وەشکر دەست پاک و دەم پاک ئەو کەسانن کە بە زەمانەوە ئەتوانن ئەمانەت بگەینە جێگەی خۆی. جا لە ڕاستیە ئێمە زۆر سپاسی جەنابتان ئەەکەین هەر لە سەرەتای زستانەوە بە بەخشینی نەوتان و ئێستش بە سەبەتە خواردنتان و کاتەکانی کردترتان بە زەکات. بەڕاستی نازانین چۆن سپاسان بکەین فقط ئەوەندە ماوەتەوە بڵێن ماڵتان ئاوا بێ دەستان خۆش بێ و داواکارین لە دەوڵەمەندانی شاری سلێمانی و ئەو کەسانی کە گوێیان لە دەنگی ئێمەیە کە بتوانن هاوکاری ئێوە بن هەتاوەکو ئێوەش بتوانن ئەمانەتەکانیان بە زەمانەوە بگەنە دەستی ئەو کەسانی کە مستحقن و شیاون بۆ ئەوەی کەەوە کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەت هەم لە نابینە هەم لە کەمەندام هەم لە نەخۆشە درێژخایەنەکانی لە ماڵەکەی خۆی کردە میوانی ماڵەکەی خۆی و بە چەند هاوکاریەک بەسەریانە کاتەوانێ کە نزیکی جەژنە و لە ڕۆژانی
قدر و شەوانی قدرە ئەو هاوکاریانی گەیاندا ئەو خێرخوازانە مای دەستخۆشی و خۆشحاڵیە بوویان و بەڕاستی ئێمە وەکو خاوەن پێداویستە تایبەتیەکان زۆر زۆر متمانەمان بەم ڕێکخراوانانە هەیە کە هاوکاریمانەکەن چەند خۆشحاڵین چەند خۆشە لە ماڵێکە ئەبینی سەبەتێکی خۆراک لەسەری نووسراوە دەستگای خێرخوازی بەخشین پارچە کاغەزێک لەسەری نووسراوە دەستگای خێرخوازی بەخشین کە کەسێک گێتە ناو ماڵی خاوەن پێداویستە تایبەتەکان ئەبینێت بەخشین دەبووە لە نێو ئەو ماڵانەدا و هاوکاری کردوون و پاکەت و کاغەزەکانیان لە نێو ماڵەکاندا دەمێنێتەوانێ ئیشەڵادا ئاوکارین لەخوای گەورە بە بەردەوامی ئەم هاوکاریانە بمێنێتەوە لە ناو هەموو ماڵە هەژارەکان و خاوەن پێداویستەکانە بمێنێتەوە کە بەخشین هەم بەخشینی ئەوە نەبووە کە مادیەن بەخشیوە هەمورەی ئینسانەکانی بەرز کردوتە بۆ وتە پیرۆز و وتە جوانانەتان کە پێشەکی بەرنامەکەتانە ورە و مادی معنەویی ئینسانەکان و خاوەن پێداویستە تایبەتەکان بەرز دەکەنەوە بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین هەڵسا بە دابەشکردنی هاوکاری بەسەر 100 خانەوادەی کە نابینا و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانێک کە خاوەنی مناڵی نەخۆشن یان خۆیان نەخۆشن نەخۆشی لێژخایانیان هەیە لەوانە منداڵی ئۆتیزم یان شەلل دەماغ یان کەسانێک کە شێرپەنجەیان هەیە کە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین یەکێکی دیکە لە پرۆژەکانی بەڕێوە بردوو جێبەجێ دەکا لە شاری سلێمانی جا خۆشەویستان ئەو کەسانی کە کەسانێکی نەخۆش لە ماڵیاندا هەیە و لەگەڵ ئەوەشدا هەژارن هەر تەنها ئەوانە دەزانن معاناتی خۆیان چۆنە معاناتیان بە شێوازێکە کە هەم ناڕەحەتیەکی منداڵەکەیان یان خۆیان بارگرانیەک لەسەر شانیان دروست بووە و حاڵ و گوزەرانیان قورسە و پاشان لەگەڵ ئەوەشدا منداڵێک جاری وا هەیە خۆک و خۆیان باسەکەن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان نەخۆشیێکیان هەیە جاری وا هەیە دەڵێن دەرزیەک ئەکڕن بە 6 وەرەقە بە 3 وەرەقە ئەمە بار و ژیان و گوزەرانیان قورسەکە